باس لە کاریگەریەکانی ئەم هۆرمۆناکەین لەسەر لەشی خانمان. هۆرمۆنی مێی ناتوانین بڵێن وەکۆمە وایە. شەکر یەکێکە لەو شتانەی کە چێژبەخشە، شادی هێنا و هەروەها تام و چێژی ترە بە خواردن و خواردنەوەکان کە لەگەڵا تێکەڵاوەکرێ. لە دنیای نوێدا کەم خواردن یان خواردنەوە کە دروستەکرێت و شەکری تێدا نەبێ بۆ لەبەر ئەو تام و چێژەی کە شەکر ئەیدا بەو خواردانە و ئەو چێژەی کە مێشکی مرۆڤ لە شەکر وەریەگرێ. هۆرمۆنی مێینە یاخود ئیسترۆجینێکێکە لەو بابەتانەی کە تام و چێژێکی تایبەتی ئەیە بە لەشی خانمان و ڕۆڵێکی گرنگی هەیە لە زیندە چالاکیەکانی لەشی خانمانە. کاری سەرەکی ئەم هۆرمۆنە لە دەردانی کە لە ڕێگەی هێلکەوە دەرەدرێت کە لاڵقی پێشەڵمان باسکردن ئەوەیە کە لەشی خانمەکە ئاماژە ئانێرێ بۆی کە ئامادەیە بۆی کە بپیتێنرێ و هەروەها دووژانی دروست ببێ. بەڵام جگە لە کاریگەری باشەکانی یاخود ئامادەکردنی یان ناردنی ئازبەوەی کە ئەم خانمە ئامادەیە بۆ مناڵ دروستکردن، گرنگی و کار و ڕۆڵی تریشی هەیە لە لەشی خانمەکانە. ئیسترۆجین بە سێ شێوە هەیە وەگلاڵقی بۆ پێشوومان باسکردن، بەڵام لە هەمووی بەهێزترێت کە پێوترێت ئیسترادیۆڵ و ئێستا کەم لەسەر مۆدەلەوەتان باسەکەم. کاریگەری ئیسترۆجین بۆ لەسەر مێشکی مرۆڤ دوو کاریگەری زۆر گرنگی هەیە یاخود زیاتر لە دوو کاریگەریشی هەیە. لەسەر مێشکی مرۆڤ کاریگەری هەیە لە سەر دروستبوونی یاد بە ئەوەی کە بەعربی پێوترێ زاکیرە. ئەو کاتێک کە ئیسترۆجین لەشی خانمانە ڕێژەکەی بەرز و باش و سروشتیە و ئاکات کە یادەوەری و بیری خانمان بە باشی دروست ببێت و بیرکردنەوەیان باشتر بێت. جگەلەوە ئیسترۆجین ڕۆڵێکی باشی هەیە لەسەرەوەی کە خانمان مەزاجێکی باشیان هەبێت و دڵخۆش بن و هەروە حەزیان بۆ نزیک بوونەوە لە ڕەگەزی بەرامبەر زیاتر بێت و ڕەزامەندیان لە کارەکەش زیاتر بێت. سەرباریەوە ئیسترۆجین ڕۆڵێکی باشی هەیە لەسەرەوەی کە شەکرکێتە لەشی مرۆڤ شەکرەکە زیندە جالاکی تێکشکاندی بەسەر بکات کە شەکریش خۆی لە خۆیدا خواردنی مێشکە. بە مانایەکی تر شەکر زۆر کە مێشک بەکارێنەک و خواردن ئیسترۆجین ڕۆڵی هەیە لە سێلاوە لەسەر کارکردنی مێشک کە وەک بەمان باسکردن لە دروستبوونی یادەوەری لە مەزاجێکی باش واروەها لە بەکارهێنانی شەکر لە زیندە چالاکیەکانە. جگەلەوە کە بۆم باسکردن ئەگەر بینە خوارەوە بۆ دڵ، ئیسترۆجین کاریگەریەکی باشی هەیە لەسەر پاراستنی تەندروستی دڵی مرۆڤ بۆ لەبەرەوەی کە ئیسترۆجین واکات کە بڕی چەورە خراپەکان لە لەشی مرۆڤ کەم بێتەوە و بڕی چەورێ باشەکان لە بەرامبەر ئامازیاکە کە چەورە خراپەکان کەم بۆیەوە نیشتنی چەوری لەسەر دیوارەکانی دڵ کەم دەبێتەوە. بەم شێوەیەش خانمان و پیاوانی ژەپارێزێت لە جەڵتەی دڵ و هەروەها لە جەڵتەی مێشکیشەوە هینەکەی مێشکدانێک تریشی چوە سەر. ئەمە هەر لە کاریگەری باشەکانی ئیسترۆجینە. جگەلەوە ئیسترۆجین کاریگەری باشی هەیە لە پێشجگەرە لە ناوچەی مەمکاکە مەمک بۆ خانمان و ئاکات کە توندی مەمکەکە و هەروەها گەورەبوونی قەبارەی مەمکیش دووبارە پەیوەندیدار و بەستراوەتەوە بە ئیسترۆجینەوە. جگەلەوە ئیسترۆجین کاریگەریەکی باشی هەیە لەسەر ئێسکەکانی مرۆڤ، لەسەر ئێسقانەکانی مرۆڤ. جا چجای ئەم ئێسقانی کە لەسرە بێ، ئێسقانی شان بێ، ئێسقانی پەلەکان بێ، ئێسقانی حەوز بێ واکا کام ئێسقانە پتە بن بۆ لەبەرەوەی کە ئیسترۆجین یارمەتی ئەو خانانایەت کە ئێسک دروستەکەن. باشە جگەلەوە ئیسترۆجین کاریگەریەکی باشی لە زیندە چالاکیەکانی هەرسکردنی خواردنە و هەروەها بۆتان باس بکەین کە لە ناوچەی کۆئەندامی زاوزێ لەسەر ڕێخۆڵەکان دووبارە کاریگەری هەیە لە سەر زیندە چالاشی بە تایبەتی لەم ناوچەیە کە خۆی بۆ خۆی ئیسترۆجین لێرەوە دەرێدەبێت لە هێلکەکان کە لە ناو هێلکەدانەوە دەرەچێ دەرەیرێ، بەڵام لەسەر ناوپۆشی ڕەحمیش کاریگەری باشی هەیە لەسەر دروستکردنی خودی ناوپۆشی ڕەحم و لە یارمەتیدان بۆ دروستبوونی دووگیانی. بەڵام لەگەڵەوەشە ئیسترۆجین ئەگەر بێت و زیاد لە بڕی پێویست بێ کاریگەری لاوەکی خۆشی هەر هەیە. ئینفۆگرافیکێکی کورتە بینی دەربارەی کاریگەرە باشەکانی ئیسترۆجین و ئەگەڕێنە خزمەتتان بۆی کە باسیەوە بکەین ئەگەر خانمێک ئیسترۆجین لە لەشیان نەما یان کەم بۆیەوە چی لە بەسەردێ و هەروەها ئەو هۆرمۆنانە چێکە دەکرێت وەکو جێگرەوە بۆ ئیسترۆجین بەکاربێنرێ بە تایبەتی ئەو خانمانەی کە لە تەمەنی لێچوونەوەیان یاخود لێچوونەتەوە. هەندێک لەمانە لە تەمەنی سەر و 45 ساڵن، هەندێکیان خوار 40 ساڵن، چیان بۆ بکرێ؟